بەناوی خی گەورە سڵاوات زانم لە خی گەورە داواکارم کار زۆر باش بن خۆشەویستان لە خزمەتتانین بۆ باسکردنی بابەتێکی گرنگ کە پەیوەندی بە خوێندنەوە هەیە پەیوەندی بە پرۆژەیەکەوە هەیە لە ئاوات ئەکادمی کە سواس بۆ خوایەکێکە لەو پرۆژانەی کە ئەنجامی باشی تا بەدەستهێناوە. ئازیزانم سەرەتا ئەمێ بەوە دەست پێ بکەم کێ چی چۆن ئەکرێت جیاوازیەکان دروست بکرێن. بەڕێزان ئایا ئەفریقا ئەتوانێت منافەسەی ئەمریکا بکە؟ هەمووتان نەزانن نەخێر. لە کاتێکە دانیشتوانی ئەفریقا زۆر زۆر زیاترن لە کاتێکە خەیر و بەرەکەتێکی زۆر لە ئەرز و ئاوەکەشیانە هەیە. ئایا ئێستاکە زۆر وڵات ئەتوانن ڕوبەڕووی چین ببنەوە؟ هەمووتان نەزانن نەخێر. ئەوە تا گەورە زلهێزی دنیا ئەمریکا هەموو ڕێگایەکی گرتووەتە بەر بۆی کەمێک لە پێشکەوتنی چین کەم بکاتەوە. من لێرە پرسیارێکەکەم، ئایا ئەگەر ئێستاکە لە ئەفریقا هەموو کەسێ دەستکا بە خوێندنەوە، هەموو کەسێ دەستکا بە خوێنەواری، و لە چین خەڵک بڕیار بان نەخوێنێتەوە، ئایا دوای چەند ساڵی تر ئەکرێ ئەم دوو شوێنەی کە بەراورد ناکرێن بە یەک عەکس ببنەوە؟ ئازیزانم، کەسانێک هەن وا ئەزانن کە خوێندنەوە ناتوانێت ڕۆڵێکی گەورە بجێڕێت. بەڵام با من بێم ئەوە باسی وڵاتە گەورەکانم کرد، با من بێ باسی ژیانی تاک بکەم. ئایا دایک و باوکێک کە ئامادەن کۆمەڵە کتێبی زۆر لەسەر پەروەردەی مناڵەکانیان بخوێننەوە، لە چاو دایک و باوکێکی تر کە وەکو یەکوان، بۆ نمونە دوو برا دوانەی لێک چوون، یەکێکیان هەردووکیانە بن بە باوک، یەکێکیان ئامادەیە کۆمەڵە کتێبی زۆر لەسەر پەروەردەی مناڵ بخوێنێتەوە، ئەویان ئامادە نین. ئایا جیاوازی دروستە بێ یان نابێ؟ بە دڵنیاییەوە جیاوازی دروستە بێ. لەوچێ بڵێن باشە ئەم قسەی خۆ بەدیهیە، بەڵام خۆشەویستان من نەزانم نا لە کۆمەڵگەی ئێمە هێشتا خەڵکانێکی زۆر هەن کە نازانن ئەگەر بزانن ئەتوانن چ گۆڕانکاریای دروستکە. خۆشەویستان، لە شوێنانی تر و لە کاتی تریش باسم کردووە، کەسانێکن کە باسی گرنگی خوێندنەوەکەی دووسێ نەفەری فاشیل ئێنە ژیانی خۆیان خەیاڵی خۆیان ئەڵێن ئەو دووسێ نەفەرە خۆ دایمەشە خوێندنەوە. بەڕێزان، تۆ ناتوانی بەراوردکەی لە بینی دوو کەسە لەسەر ئەو ئەساسە، بەڵکو ئەتوانی بەراوردکەی لە نێوان دوو کەسی هاوشێوە. بۆ نمونە دوو نەفەر لە یەک ئاستە، بەڵام یەکێکیان نەخوێنێتەوە یەکیان ناخوێنێتەوە، اینجا تۆ لەوێ گۆڕانکاریەکە بە تەواوەتی ئەبینیت. بە شێوەیەکی گشتی ئەگەر تۆ بتەوێت گۆڕانکاری لە ژیانی خۆتا بکەی، پێویستە بە وەرگرتنی زانیاری لێرەوە دەست پێ بکەیت، لە وەرگرتنی زانیاریەوە دەست پێ بکەیت. باشترین سەرچاوەی وەرگرتنی زانیاری خوێندنەوەیە. خوێندنەوە مەرج نییە تۆ تەنها کتێبیش بێنیتە پێشچاوی خۆ. ئەگەر تۆ ستایل و ڕێگا و شێوازەکانی خوێندنەوە بزانی، هەموو شتێک کە زانیاریەکە ئەیاتە تۆ یان ئەیخاتە بەردەست تۆ، بە شێوەیەک ئەتخاتە بەردەست کە بتوانی بخوێنیتەوە. ئایا ئەزانی کە خوێندنەوە تەنانەت لە چاو گوێگرتن و تەماشاکردنی ڤیدیۆ زۆر زۆر خێراترە بۆ وەرگرتنی زانیاری؟ یعنی ئەگەر تۆ بتەوێت لە بوارێکە شارەزاییکی باش پیا بکەیت، ئەگەر بچی بە گوێگرتن خەریک بی، کاتی زۆرتر ئەوێ وەک لەوەی با خوێندنەوە خەریک بی. بۆ نمونە ئەگەر تۆ کتێبێکی دەنگی بی بەدەست منەوە و من بە دوای پرسیارێکا بگەڕێم، ناچارم هەموو کتێبە دەنگەکە بۆ نمونە 8 سەعاتێکی گوێ بگرم، بەڵام ئەگەر کتێبەکە بیتە دەستم و من بۆ ئەو زانیاریە بگەڕێم، لەوە ئەچێ لە ماوەی چەند دەقەیەکە بگەمە ئەو زانیاری کە ئەمێ. کەواتە خوێندنەوە حاڵەتێکی تایبەتی هەیە، تۆ ناتوانانی مقارنەیەکی بە هیچ شتێکی تر. ئازیزانم، زەمانێک ئەم خوێندەوە، بەڵام خەڵک گاڵتەیان لێهات، ئەیانوت بە خوێندنەوە چۆن نەتوانی ژیانی خۆت بگۆڕی. من هاتم ماوەیەک بەس لە بواری دەروونزانی خوێنمەوە،
زۆرێک لە کێشەکانی خۆم چارەسەر کرد، زۆر حاڵی خۆم باش کرد. ماوەیەک باری داراییم زۆر خراپ بوو، هاتم لە بواری دارایی خوێنمەوە، بەوەش توانیم ئەوەش حەلکە. کەواتە کاتێک کە تۆ کێشەیەکت هەیە یا لە وەزعێکی خراپایی، چارەسەر ئەوەیە کە تۆ شارەزایەکی باش پیاکەی و ئاستی خۆت بەریتە سەرەوە. یعنی ئەگەر تۆ تەلەبەیەکی بەڵام نازانی تەلەبایەتی چۆنە و نازانی یەکەمی چۆنە و نازانی دەرەجەهێنان چۆنە، باشترین شتەوەیە کە لەو بوارە دەستکەی بە خوێندنەوەیکی قوڵ. ئەگەر تۆ پرسیاری فکریت هەیە، باشترین شتەوەیە دانیشتی بخوێنیتەوە. ئەگەر تۆ زانیاریت کەمە، باشترین شتە ئەوەیە کە دانیشتی بخوێنیتەوە. و تۆ ئەگەر هەر نازانی چی بکەی لە ژیانتا، هەر باشەوەیە کە دەستکەی بە خوێندنەوە، بەڵکو لە ڕێگەی خوێندنەوە تۆ زانیاری دەسەکەی و ئەزانی کە چی بکەی لە ژیان. ناخۆشترین شتێک کە ئێستاکە من خەریکی ئەو ئیشەم لەم کاتاکە قسە ئەەکەم ئەوەیە، شتێک کە لە 100% گومانیتانە منە بێدانیشم ئەوە باس زۆر زۆر ناخۆشە. تۆ لە کۆمەلگایە کابژی بتەوێ بە خەڵکی بسەلمێنی کا کتێب شتێکی باشە، خوێندنەوە کاریگەری هەیە و تۆ ئەتوانی بە خوێندنەوە ژیانی خۆت بگۆڕی. ئەمە شتێکی بەدیهیە، واتە شتێکە پێویستی بە سەلماندن و بەڵگەهێنانەوە نییە. تۆ هەر کێشەیەکت هەیە، هەر وەزعێکت هەیە، هەر ئامانجێکت هەیە، تۆ باشترین شت کە تێچوونی کەمە و هەمووی بە قازانجت تەواو بێ ئەوەیە کە بخوێنیتەوە. بەڵام لێرە کۆمەڵێک کێشە هەیە کاتێک کە تۆ خوێنەری، هەتا بۆ نمونە کەسێک کە ناخوێنێتەوە ئەوە بخەرە لاوە، تۆ ئەتەوێ بخوێنیتەوە، بەڵام کێشەکەی تۆ چییە؟ ئەڵێی کات کەمە بەشم ناکات. ئەی باشە، ڕێگایەک هەیە کە ئەوەی جاران بە سەعاتێ خوێندوتەتەوە ئێستا بە نیم سەعات بیخوێنیتەوە، ئەوەی جاران بە سەعاتێ خوێندوتەتەوە کەم لی تێگەشتووی ئێستا بە نیم سەعاتیش بیخوێنیتەوە زیاتر تێبگەی، ئەوەی جاران بە سەعاتێ خوێندوتەتەوە و زۆرێکت لەبیر چووەتەوە ئێستا بە نیم سەعات بیخوێنیتەوە و زۆرێکت لەبیر بمێنێ. کەواتە لە کوالیتیەکەش و یعنی لە چۆنایەتیەکەش و لە چەندایەتیەکەش تۆ ئەتوانی بە کاتێکی کەم شتێکی زۆر خوێنیتەوە. کەواتە لێرە یەکێ لە کێشەکان ئەوەیە کات کەمە. ئێستا ئەتوانی کات بۆ خۆت بجێڕیتەوە بەوەی کە فێری شێوازی خوێندنەوە ببی و ڕاهێنانی لەسەرکی کە من بە کورتی ئەم بەباسیەکەم. کێشەیەکی تر ئەوەیە کە تۆ ئەڵی من جاریا تێناگەم، ئەوەش حەلی هەیە. کێشەیەکی تر ئەوەیە کە ئەڵی من لەبیرم نامێنێ، ئەوەش حەلی هەیە. کەواتە تۆ کۆمەڵێک کێشەت هەیە. یەکێ لە کێشەکانی تر ئەوەیە ئارەزوو ناکەی بخوێنیتەوە، حەزەکی بخوێنیتەوە، بەڵام کاتی ئەتێوە بخوێنیتەوە ئارەزوود لێ نییە، حەزەکەت پاڵنەرێکی بەقوت نییە کە تۆ بەردەوامی لە خوێندنەوە. ئەمەش چارەسەری هەیە. پاشان کۆمەڵێک ڕێگا و شێوازی تایبەت هەن بۆ خوێندنەوە. ئەگەر تۆ بیانزانی ئەتوانی بۆ شتی جیاوازی سوادیان لێ بکەیت، بۆ فێربوونی زمان، بۆ بەدەستهێنانی دەرەجە، بۆ باشکردنی ژیانی خۆت و پەرەبێدانی خۆت و بۆ زۆر لەو کێشانی کە ئێتە بەردەمت چارەسەر هەیە، تەکنیک هەیە، ڕێگا هەیە. ئێمە لە ئاوات ئەکادمی هاتووین پرۆژەیەکمان داناوە بە ناوی خوێنەری بەرهەمدار. ئەم پرۆژەیە سێ گروپمان بەڕێ کردووە و گروپ لە دوای گروپ پرۆگرامەکە بەهێزتر و باشتر بووە. ئێستاکە ئەمەوێ بە کورتی پێتان بڵێم چی لە خوێنەری بەرهەمدارە ئەخوێنرێت. خۆشەویستانم، تەکنیکێکە ڕوونە و لە هەموو عالەمە خولی جۆرا و جۆری لەسرە، بریتیە لە خێرا خوێندنەوە. من بە کورتی پێتان ئەڵێم کە کۆرسی خێرا خوێندنەوە ئێمە لە خوێنەری بەرهەمدارە بە قوڵی بە وردی بە دەرسی ڕاستەوخۆ بە دەرسی تۆمارکراو بە ڕاهێنان تۆ لە خوێنەری بەرهەمدارە خێرا خوێندنەوە ئەخوێنی. ساڵی 2003 من کتێبێکم تەرجومە کرد لەسەر خێرا خوێندنەوە. ئەو زمانەی کە ئەو کتێبەم دەستکەوت چاپی چوارەمی بوو، واتە نزیکەی 22 ساڵ لەمەوە پێش من کتێبێکم لەسەر خێرا خوێندنەوە تەرجومە کردو. پاشان
چەند کتێبێکم لەو کاتا لەسەر خێرا خوێندنەوە خوێندەوە، پاشان کۆمەڵێک ڕاهێنانم کرد، بەڵام بڕاستیەکەی متمانەیەکی تەواوم نەبوو، نمونەیەکی باشم لەبەردەست نەبوو کە من بزانم بەڵێ ئەم ڕێگایە ئەکرێتەوە بگەێنێتە ئاستێکی باش. ئیسفادەیەکی زۆرم کرد، بەڵام خۆزگا من ئەو زەمانە دەورەیەک هەبوایە، لە دەورەیەکە ئەوم بخوێندا بۆی ڕاهێنانەکانم بە جوانی جێبەجێ بکردە. بەڵام دوای ساڵانێکی زۆر نزیکەی 12 ساڵ لەمەو پێش من یەک دوو کۆرسی تری خێرا خوێندنەوەم بە ئۆنلاین خوێند. اینجا لە 2009 تاوەکو ئێستاکە چەندین جار کۆرسی خێرا خوێندنەوە و خوێندنەوەی وێنەی و خوێندنەوەی مۆدێرن و ئەمانم پێشکەش کردووە. خۆشەویستانم، مامۆستا بازیان کە توێژینەوەی زانکۆی لەسەر خێرا خوێندنەوە بوو و هەر بە بۆنەی ئەو مۆزوعەوە ئەو کاتە پێکەوە دەستمان کرد بە گفتوگۆ زیاتر لێک نزیک بووینەوە. دوایش لە ئاوات ئەکادیمی مامۆستا بازیان کۆرسێکی بە ناوی خێرا خوێندنەوە تۆمار کرد و تا ئێستاکە بەشداربوویەکی زۆری هەبوو و یەکێک بە لە کۆرسە سەرکەوتوەکان سوپاس بۆخوا. پاشان ئێمە هاتین ئەم پرۆژەیەماندانە. لەم پرۆژەیە من ئەمەوێ بە کورتی و پوختی پێتان بڵێم کە کۆمەڵە شتا خوێندە، لەوانە خوێندنەوەی خێرا واتە ڕاهێنانەکانی چاو خوێندنەوەی خێرا لەوەتە کەسێ پرسیار کات چییە؟ بەڕێزان، کاتێک کە تۆ شتێک ئەخوێنیتەوە، خاو ئەیخوێنیتەوە، دەنگێک دروسەکەی لە مێشتا دەنگەکە هێنی لی تێگی. بەڵام خێرا خوێندنەوە یە چیەکە؟ تۆ فێرەکە تەمرینت پێەکە کە تۆ هەرکە وشەکەت بینی یەکسەر ماناکەی لە مێشتا دروست ببێ و بتوانی بە چاوپیاخشاندن فکرەکە بنێریتە ناو مێشکت و لێکۆڵینەوەکان سەلماندوویانە یەکێک لە هۆکارەکانی تێنەگەیشتن ئەوەیە کە تۆ زۆر خاو بخوێنیتەوە. بۆ نمونە کتێبێکت لە بەردەستایە 200 پەڕەیە، ئەم 200 پەڕە ئەگەر تۆ لە ماوەی ڕۆژێ دوانە بیخوێنیتەوە، کاتێک ئەگەیتە لاپەڕەی 200ەم بیرت لای لاپەڕەکانی سەرەتا مابێ باشتر لە کتێبەکە تێگی. بەڵام هەرم کتێبە کەسێک کە بە ئاسایی خوێنێتەوە لەوەچە بە هەفتەیە بیخوێنێتەوە، کاتێک دوای 4-5 ڕۆژ ئەگاتە لاپەڕەکانی کۆتایی سەرەتاقی بیر نەماوە، لەبەرەوە تەنسیق دروست نابێ و کەسەکە لە بابەتەکە تێنان. لێکۆڵینەوە کراوە ئەگەر تۆ پەڕەیەک بی بەدەست کەسێکەوە داوای لێ بکەی زۆر خاو بیخوێنێتەوە، سەیرەکەن تێگەیشتن یێتە خوارەوە. هەر لێکۆڵینەوەکان سەلماندوویانە ئەگەر تۆ بتانی خێراتر بخوێنیتەوە زووتر ئەوەڵ و ئەخیری مۆزوعەکان لە مێشتا ئەچەسبێ و باشتر تێگی. بەڵام کەسێکی ئاسایی کە زۆر بەپەلە بخوێنێتەوە لەوە ئەچێت تێگەشتنی خراپ ببێت، چونکە ڕاهێنانی نەکردووە و نازانێت خێرا خوێندنەوە چۆنە. لە خێرا خوێندنەوە تۆ فێرەبی خێراش بخوێنیتەوە، تەرکیزیشت باشتر بێ، باشتریش تێبگەی، باشتریشت لەبیر بمێنێ. ئەمە هەندێک کەس دەڵێن خۆ خێرایی شەرت نییە، یعنی قسەکە لەسەر ئەوەیە ئایا کەسێک دە کتێبی خوێندبێتەوە باشتر نییە لە کەسێک دوو کتێبی خوێندبێتەوە؟ بە دڵنیایی دە کتێب بخوێنیتەوە باشتر لەوەی دوو کتێب بخوێنیتەوە. قسەکە لێرە ئەوەیە ئایا ئەگەر تۆ بتانی ئەم کتێبە بەو خێرایی ئەخوێنیتەوە تەرکیز و تێگەشتنیشت باشتر ببێ، ئایا تۆ کتێبێک بە سەعاتێ بخوێنیتەوە و باشتر لی تێبگەیت و تەرکیزت لای بێ باشتر نییە لەوەی کە بە سەعات و نیوە بیخوێنیتەوە تەرکیزیشت بڕوا، خەیاڵیشت بڕوا، یادگەشت لە یادگەشتان نەمێنێتەوە، تێگەشتنیشت داوەزێ. هەمووتان نەزانن بڵێ تۆ لێرە ئەم هەموو شتە باشە بێ کاتیشت بۆ گەڕێتەوە. بۆیە بەڕێزان خێرا خوێندنەوە ئەوە نییە خەڵک لە دوورە قسەی لەسەرەکە. خێرا خوێندنەوە میتۆدێکی زانستیە، ڕاهێنانی هەیە، تەمرینی هەیە، تۆ ئەتوانی بەو ڕاهێنانانە وا بکەی کە خێراتر بخوێنیتەوە، لەگەڵیشیە تۆ ڕاهێنانت کردووە کە تەرکیزت باشتر بێ و یادگەت باشتر بێ و تێگەشتنت باشتر بێ. بۆیە با ئەو مەفهومە
ڕاست بێتەوە لاتان خێرا خوێندنەوە یعنی ئەوە نا هەر سەریع بیخوێنیتەوە بەڵکو تەرکیز و سەرنج و ئەبێ ئەوانەشی لەگەڵا باش بێ جینان تۆ نەزانی باسی چیەکە خێرابی یا خێرانەبی چی ئیسفادەیەکی پاشان قوتابخانەیەک هەیە کا باس لە خوێندنەوەی وێنەیەەکە خوێندنەوەی وێنەیش ئەوە نییە کە خەڵک باسی لێواکە و ئەوەش نییە کە ڕێکلامی بۆ کرێت خوێندنەوەی وێنەیی کۆمەڵێ عەقڵیەت ئەیا بە تۆ ئەگەر لەسەرەوە عەقڵیەتە تۆ مطالعە بکەی زووتر ئەگەی بە عیلمێکی قوڵتر زووتر ئەگەی بە زانیاری باشتر زووتر ئەگەی تا ئەنجام و ئێمە لەم پرۆژەیە لەو ڕۆ بە وردی باس لەوە ئەکەین کە خوێندنەوەی وێنەی چۆن باشە کامەی ڕێکلامێکی نامەعقولە و کامەی تەکنیک و ڕێگایەکی گونجاو و سەرکەوتووە پاشان بەڕێزان کۆمەڵێ ڕێگای تری خوێندنەوە هەن کە لە بواری جۆرا و جۆرا بەکارێ بۆ نمونە SQ3R-مان هەیە SQ4R-مان هەیە شێوازی خوێندنەوەیە بە تایبەتی ئەمە بۆ قوتابی زۆر زۆر باشە بۆ ئەوەی کە بەو شێوازە بخوێنێ کە لەو میتۆدا هەیە و ئەمە ئەبێتە هۆی ئەوەی نمرەکانی بەرز بێتەوە باشتر لە بابەتەکان تێبگا باشتر بابەتەکانی بیرکەوێت هەروەها بەڕێزان خوێندنەوەی چالاک چییە ئەی تێگەشتنی قوڵ چییە پاشان تۆ لە ڕێی خوێندنەوە چۆن ئەتوانی سەرنج و تەرکیزت باشتر بکەین و چۆن کەسێک ئەتوانێت یادگەی خۆی بە مطالعەکردن باشتر بکە و هەروەها بابەتێک کە بە وردی ئیشی لەسەرەکرێ مۆزوعی کتێبناسیە زۆر جار خەڵک ئەوێ بڕوا کتێب بخوێنێتەوە و ئەژڕوا کتێبیش ئەکرێ بەڵام تۆ بیرکەرەوە ئەچیتە کتێبخانەیەک 10,000 بە کتێب ئایا ئەزانی ئەگەر تۆ ڕێگایەکت بزانایە یەک کتێبی باشترت هەڵبژاردایە چەندێک وە بەرهێنانێکی باشتر ئەبوو کەواتە لێرە یەکێک لەو شتانی کە ئێمە باسی لێکین کتێبناسیە و تۆ فێر ئەبی کە کتێبەکان بناسی فێرەبی بژاردەیەکی باشتر بە ڕێگایەکی باشتر کتێبێک هەڵبژێری بۆ خوێندنەوە چونکە خەڵکانێکن ئەخوێندنەوە بەڵام لە هەڵبژاردننی کتێبەکانە ئەگەر هەڵەیەکی بچووکیش بکەن کاریگەریکی گەورە بەجێ ئەمێنن پاشان بەڕێزان خوێندنەوەی ئەلکترۆنی چۆنە خوێندنەوە بە گروپ چۆنە خوێندنەوە بۆ بەدەستهێنانی زانست چۆنە خوێندنەوە بۆ توێژینەوە خوێندنەوە بۆ تاقیکردنەوە بە تایبەتی ئەوەی کە لە قوتابخانەکانە هەیە و خوێندنەوە بە ئامانجی نووسی هەموو ئەمانە لە خوێنەری بەرهەمدارە باس ئەکرێ با تەماشایەکی نووسینەکان بکەم یەک لەحزە بیوەستێنم جارێ بەڕێزان لە چالاکردنەوەی مێشک بە هیچ شێوەیەک خێرا خوێندنەوە نەخوێنراوە ئەوەی کە خوێنراوە تەکنیکی خێرابینین و خێرا خوێندنەوەی تایبەت بووە بۆ چالاکردنەوەی مێشک ئەگینا ئێمە لە چالاکردنەوەی مێشک مەجای ئەومان نەبووە بڕۆین خێرا خوێندنەوە بڵینەوە ئەڵێ مامۆستا بە ئەرێک نەبێ من زۆر جار تووشی گرفتێک دەبمەوە لە کاتی خوێندنەوە تکام وایە ئامۆژگاری خۆتانم لەسەر ئەم بارودۆخە پێ بڵێن من کاتێ دەست دەکەم بە خوێندنەوە بە نمونە خوێندنەوەی ڕۆمانێکی دەستۆیفسکی دیالۆگەکان یاخود هەر لە لاپەڕەیەکدا چەندین ڕستە دێتە بەرچاوم زۆر قوڵ دەبمەوە لی بە جۆرێک کاتێکی زۆر بە دیار ڕستەیەکەوە دەبم بێگومان ئەو ڕستەیە بابەتێکی لاوەکی نییە دەشێت زۆریش بەسوود بێت بەڵام کاتێکی باشم لێت دەچوێنێ ئایا ئەمە کارێکی دروستە ئەمێنێتەوە سەر ئامانجی تۆ لە خوێندنەوەکە جاری وا هەیە تۆ خوێندنەوەیکی ڕەخنەگرانت هەیە جاری وا هەیە کتێبێک تۆ بۆیە ئەی خوێنیتەوە بۆی ئیلهامت پێوە من جاری وایە کتێبێکە خوێنمەوە هەرچەند پەڕەیەک ئەخوێنمەوە بە تایبەتی بۆ نمونە لە پاسێکە لە قتارێکە چەند پەڕەیەک ئەخوێنمەوە لە یا لە ماڵە لە پەنجەرەکەەوە سەیری دەرەوە ئەەکەم و ئەچمە خەیاڵێک لە کتێبەکەش دوورەکەومەوە بەڵام کتێبەکە ئەەکەم بە سەرچاوی بیرکردنەوەکەم ئەمە قەینا تۆ بڵێ وەڵا
من لەسەر ئەم کتێبە کاتێکی زۆر ئەبەمە سەر من هەر خۆم ئامانجم جاری وای لە خوێندنەوەی کتێبەکە ئەوەیە ئەم کتێبە ئیلهامم پێبا بیرکردنەوەم پێبا و یان جاری وا هەیە ئەم کتێبە معلوماتیشت پێ نایە لەسەر شتێک بەڵام وام لێ ئەکا بیر لەو شتە بکەمەوە ئەمە ئاساییە یان تۆ بیرکردنەوەیکی ڕخنا خوێنەرێکی ڕخنەگریت ئەتەوێ بە شێوەیەکی ڕخنەگرانە ئەوە بخوێنیتەوە کە ئەم نووسەرە ئاستی چۆنە نووسینەکەی بۆ وایە دەربڕینەکانی بۆچی ئاوایە لێرە ئەم کاتێک کە ئەڕوا کاتی خوێندنەوە نییە کاتی ئیشکردنی تۆیە لەسەر خوێندنەوەکە ئەوە جیاوازە ئەڵێ ئەوانەی کە خوێنەری سەرەتایین ڕۆژانە چەند بخوێنەوە وەڵی ڕاستێکی مەسەلەکە چەند نییە تۆ گەر خوێنەری سەرەتاییت یا ئەگەر خوێنەرێکی زۆر ئاسبەرزی ئەبێ شتێ بگری بەدەستەوە خواخوات ببی خوێنیتەوە یعنی بۆ نمونە زەمانێک مناڵ بووم چیرۆکی وام گرتووە بەدەستمەوە هەرچی ئەو دۆرەنانەکەت بخۆمت بە تەواوی کەم یعنی تۆ زۆر جار خەڵک ئەوێ فێری خوێندنەوە بێ یا بخوێنێتەوە بەڵام ئەچێ چیەکە لەناو کۆمەڵی کتێبە لە خۆیەوە ئەنیشێ بە کتێبێکەوە لە ناخیەوە حەزی بە خوێندنەوەی کتێبەکە نییە ئەمە بۆ خوێنەری سەرەتایی زۆر هەڵەیە واتە خوێنەری سەرەتایی ئەبێ شتێ بخوێنێتەوە کە حەزی لێ بکات بەڵام کە تۆ ئەو قۆناغت بڕی سبەی شتێکیش ئەتوانی بخوێنیتەوە کە حەزی لێ ناکە اینجا ئەگەر حەزت لێ بوو ئیتر هیچ کێشە نییە یعنی بۆ نمونە جاری وا هەلەوە چێ 5 سەعات ئامادەبی بەردەوامی ئازیزانم زانیاری هەندێک زانیاریتان پێ بڵێم لەسەر خوێنەری بەرهەمدار یەکەم گرنگیدان بەوەی کە تۆ چەند هێندە خێرایی خوێندنەوەکەت زیاد بکەیت دووهەم تەرکیزت زیاتر بێ و خەیاڵت کەم بێتەوە سێهەم ئاستی تێگەشتنت بەرز بێتەوە چوارەم ئەو ماندوویەتی و بێزاری و بێتاقەتیەت نەمێنێ لە کاتی خوێندنەوە و بەرەزان ئێستا بابەت هەیە من لە خێرا خوێنەوە باسم کردووە لە خوێنەری بەرهەمدار باسم کردووە خەڵکیانێک هەن ئەڵێن کاتێک کە من ئەخوێنمەوە خەیاڵم ئەڕوا یا خەومێ خۆی ئەگەر ڕێگە دروستەکە فێر ببی بە پێچوانەوە ئێستا من کاتێکە ئەخوێنمەوە خەوم ئەزڕێ من کاتێ ئەخوێنمەوە تەرکیزم کۆ بێتەوە کەواتە ئەمە شتێکی زیهنیە من لەوانەکانی خوێنەری بەرهەمدارە باز لەوە ئەەکەم کە لە ناو مێشکی ئێمە و لە ناو عەقڵیەتی ئێمە پرۆسەی خوێندنەوەکە چۆنە واتە من نان تەنها باز لە ڕوخساری مۆزوعەکە بکەم باز لە ناوەڕۆک و قوڵایی بابەتی خوێندنەوە ئەەکەم باز لەو عەقڵیەتە ئەەکەم کە خوێندنەوە لە کەسێکە کە ئەبێتە هۆی گەورەبوون و پێگەیاندنی عەقڵی کەسەکە ئەبێتە هۆی گەشەسەندن و پەرەپێدانی کەسەکە بەڵام هەندێک کەسە لە خوێندنەوە کاتەکەیان ئەڕوا بۆ لەبەرەوەی لە زیهنیەتیانە جیاوازیەکێ کەواتە زیهنیەتی خوێنەرێکی بەرهەمدار زیهنیەت و عەقڵیەتی خوێنەرێکی سەرکەوتوو چۆنە ئەوە کۆمەڵە مۆزوعی قوڵی نەفسیە کە من لە خوێنەری بەرهەمدارە بەوردی ئیشم لەسەر کردو و باسم کردو پاشان بەڕێزان مەسلەی لە بیرچوونەوە لە خوێندنەوە و مۆزوعێکی تریژ ئەوەیە چۆن تامەزرۆیی زیادکەین بۆ خوێندنەوە و چۆن هەندێک تەکنیک و ڕێگای عەمەلی بەکاربێنین لە خوێندنەوە بەرەزان کۆمەڵی نمونەی باشمان هەیە کە مامۆستا بازیان داتاکانی وەرگرتووە کە ئەو زانیاریانەتان پێ پیشانێم تەنها ماوە پێتان بڵێم کە ئینشاءالله کۆتایی ئەم مانگی چوارە ئێمە گروپی چوارەم دەست پێکەین و ئەم پرۆژەیە بۆ ئەم گروپەش داشکاندنی بۆ کراوە هەروەها
پرۆژەکە 5 هەفتە ئەخایەنێت. واتە تۆ بە 5 هەفتە ئینشاءالله هەموو ئەو تەکنیک و ڕێگایانەی کە زۆر گرنگن لە مۆزوعی خوێندنەوە ئەی خوێنیت. بۆی ئەو زانیاریانە بتوانم ئەو فیدباکانە لە خزمەتی بەڕێستانە شێر بکەم، تەماشایەکی ئەمە بکەن. بەڕێزان، یەکێک لە بەشداربووەکان تاقیکردنەوەی خێرایی کردووە لە سەرەتای خولەکە. ئەمە سەرەتای خولەکەیە. توانیوێتی 250 لە دقەیەکا بخوێنێتەوە، بەڵام هەر ئەم کەسە لە دوای تەواوکردنی خوێنەری بەرهەمدار توانیوێتی 870 بخوێنێتەوە. لە یەکەم جارە تێست کراوە چەندێ تێگەشتووە، لە دووهەم جارە کە ئەو هەمووە خێراتر خوێندوێتەوە لە 140 توانای تێگەشتنی گۆڕاوە بۆ لە 180. یعنی ڕێک تێگەشتنی بووە بە 2 هێندە، لەگەڵیشە خێرایی خوێندنەوەکەی بووە بە 3 هێندە بەرەوسەر. باشە، یعنی نزیکەی 3 هێندە بەرەو 4 هێندە خێراتر ئەخوێنێتەوە و 2 ئەوەنەی جاران ئاستی تێگەشتنی گۆڕاوە، کە ئەمە بەڕاستی دەستکەوتێکی زۆر زۆر گەورەیە. کەسێکی تر 385 وشەی خوێندوێتەوە، تێگەشتن لە 120، بەڵام دوایی خێرایی خوێندنەوەکەی بووە بە 583، بەڵام تێگەشتنەکەی لە 120ەوە گۆڕاوە بۆ لە 167. یعنی 3 هێندە، 2 هێندە خێرایی خوێندنەوەی زیایی کردووە، 3 هێندە تێگەشتنیشی زیایی کردووە. ئەمە جوانترین وەڵامە بۆ ئەوانەی کەوا ئەزان خێرا خوێندنەوە ئەبێتە هۆی کەمبوونەوەی تێگەشتن. بەعەکسەوە ئەگەر تۆ کەسەکە تەمرینی دروستکە، ڕێگاکان باش فێر ببێ، ئەو کاتە ئەزانیها بەڕێزان ئەمە تێگەشتنەکانە چەندە فەرقیان کردووە. لە 160 بووە بە لە 180، لە 140 بووە بە لە 180. ڕێژەی یەکەمی دیاری نەکراوە، جاری دووەم، جاری یەکەم 200 وشەی خوێندوێتەوە، لە جاری دووەمە 400 وشەی خوێندوێتەوە، لە 190 تێگەشتووە، لە 150 بووە بە 80، لە 120 تێگەشتن بووە بە لە 150. کەواتە تێگەشتن اینجا وەرە بزانە خێرایی خوێندنەوەکانیش چۆن نزیکەی 2 هێندە زیادی کردووە. کەواتە تۆ ئەگەر بێت و ڕێک و پێک بخوێنیتەوە بەم شێوازە، ئەوەی جاران بە 2 سەعات کردوتە، لە دوای خوێنەری بەرهەمدار، لە مطالعەڵم لە دوای خوێنەری بەرهەمدار بە سەعاتێک بە 45 دقە لەوە زیاترەکەیت. ئەمە شتێکی زۆر زۆر بەقیمەتەوە، نەتیجەیەکی زۆر گەورەیە بەڕاستی شایەنیەتی. و هەموو کەسێک ئەگەر بێت و ئەو هەوڵەی کە ئەییا دەستکەوتەکەی ببێ بە 2 ئەوەنە، ئەزان چە سەرکەوتنێکی گەورەیە. بۆ نمونە تۆ جاران 100 لاپەڕەت خوێندووەتەوە، 3-4 سەعاتێک کوشتووە، ئەگەر ئێستاکە لە جیاتی 4 سەعات 100 لاپەڕەکە بە 2 سەعات بخوێنیتەوە، ئەزان چ دەستکەوتێکی گەورەیە. ئەگەر تۆ جاران لە 180 کتێبێت تێگەشتبی، ئەم جارە لە 190 تێبگەی، ئایا زانی هەر لە 10 کتێبەوە کوایە تۆ کتێبێ زیاترت خوێندبێتەوە. کەواتە ئەمە گەورەترین وەبەرهێنانە. بەڕێزان، مرۆڤ بە شێوەیەکی گشتی لە سەرەتاکانی تەمەنیا یاخود لە هەندێک قۆناغی ژیانیا کاتی هەیە، پێویستە لەو کاتانە کاتەکەی خۆی بە وەبەرهێنان لە خۆیان بکات. بەڵام ئەکرێ ئەم کەسە ڕۆژێ لە ڕۆژان کاتی نەبێ، بەڵام پارەیەکی زۆری هەبێ، ئەو کاتە پارە ئەیا بۆی کاتی بۆ بگێڕێتەوە. ئێستا خولێکی وەکو خوێنەری بەرهەمدار، تۆ هەم کاتت بۆ گەڕێتەوە، هەم ئەگەر سەرقاڵبی جارێکی تر کاتت بۆ گەڕێتەوە، و لە هەمان کاتیشان خودی خۆی ئیشەکە وەبەرهێنانە لە خۆتە. کەواتە کەسێک یان کاتەکانی وەبەرهێنانەکە یان پارەکانی وەبەرهێنانە. تۆ لە خوێنەری بەرهەمدانە کاتت هەیە، وەبەرهێنانی تیاعەکەی ئەم خولە ئەخوێنی،
کاتیشت نییە ئەم خولە هەر بۆ ئەوەی کاتت بۆ بگەڕێتەوە کەواتە بە هەموو شێوەیەک یەکێکە لەوە بەرهێنانە زۆر باشەکان کە ئینسان لە ژیانی خۆیان بیکە هەندێک تەمرینی تایبەت خوێندنی تایبەت ئەزمموی تایبەت و بەرهێنانی گەورن لە ژیانی ئینسانە چونکە تۆ وە بەرهێنان بەمانە سادەکەی ئەوەیە ئێستا شتێک سەرفەکەی بۆ مەسەرەن کاتێک سەرفەکەی پارەیەک سەرفەکەی وزەیەک سەرفەکەی لە شتێکە ئەم شتە ئێستا نرخێکی هەیە بەڵام تۆ بۆچی ئەمانەکەی بۆی لە ئایندا ئەم شتە نرخەکەی بەرز بێتەوە کەسێک ئەڵێ من وە بەرهێنانم لە عقارا کردووە ڕۆشتوم بۆ نمونە 200 مەتر زەویم کڕیوە ئەم 200 مەترە ئێستا ئەڵی چەندێ پێیاوە بۆ نمونە ئەڵێ من 20,000 دلارم پێیاوە 30,000 دلارم پێیاوە ئەی ئامانج چییە؟ وەڵا ئەمە احتیمالی هەیە ئەو شوێنە خزمەت گوزاری بۆ بڕاتەوە 2 ساڵی تر ئەوەی ئێستا بایی 3 دەفتەرە 2 ساڵی کرد لەوە چێ 5 دەفتەر کرد ئەمە چی؟ ئەمە وە بەرهێنانی کردووە تۆ کاتێکە پارەیەکی زۆرت نییە وە بەرهێنان بکەی باشترین شت چیە بیکەی هەروە بەرهێنانە بەڵام ئەم جارەوە بەرهێنان لە چی ئاکی وە بەرهێنان لە خۆت ئاکی تۆ ئەگەر بێت و هەر بوارێکی ژیانی خۆت بتەوێت ڕاستی کەیتەوە ئەبێ لەوە دەست پێکەی کە کۆمەڵێک کتێبی باش لەو وارە بخوێنیتەوە بۆ نمونە تەنانەت باری دارایی تۆ وەرە خۆت فێری ڕێگاکانی خوێندنەوە بکە و بڕۆ لە بواری دارایی و بزنس و ئیش و کار و کەسابەتە ئەوەی کە تۆ جاران 5 کتێبت پێ خوێنرایەوە بەو زەمانە ئەم جارە تۆ بڕۆ 15 کتێبی تا بخوێنەرەوە بزانە ئایا گۆڕانکاریەکە دروستە بێ یان نا بزانە ئایا ئەوە بەرهێنانێکی گەورە نەبووە لە ژیانتان بۆیە هیوادارم ئینشاءڵڵا بەڕێزان ئەوانەتان کە بەشداریتان نەکردووە بڕیار بن لەگەڵ گروپی چوارەمە بەشدار بن و من پێم خۆشە ئێوە گوێبیستی فیدباکی بەشدار بوو بن یەک دوو بەشدار بوومان من ڕۆژێکیان هەر دواندونم پێم وتون ئایا نەمەزانی بەڕاستی لە ڕێگەی ئەم پرۆژی ئێوە وەم لێ هات کە بتوانم ئەو ڕێباسی ئەومان بۆ بکەیکە بەرەزان ئەمە بەشدار بوویەکە ئێستاکە خوێنەری بەرهەمدار چ ڕۆڵێکی هەبوو لە ژیانی توە ئایا بەڕاستی ئەمە ببورن یەک لەحزە بە ئەو ڤیددیوێتان بۆ یەک دەقەش باسی ئەومان بۆ بکەیکە خوێنەری بەرهەمدار چ ڕۆڵێکی هەبوو لە ژیانی توە ئایا بەڕاستی ئەمە پرۆژەیەکی بەرهەمدارە و تۆ لە چ شتێکی زۆر زۆر ئیسفادەت کردووە چ قسەیەکت هەیە بۆ ئەو کەسانی کە بەشدار نین یاخود چ قسەیەکت هەیە بۆ ئەوانیشی کە بەشدارن مامۆستا بەڕاستی من زۆر ئەنی هەر سەرەتا ئەو بڵێ بابەتی ئەو پرۆژەی بەرهەمدارەکە خوێنەری بەرهەم هەموو جارێکە ڕێکلامەکانی بڵێ چۆن بڵێ دایان ئەنا کە بڵێکی کۆرسەکە دەست پێکە بەڕاستی خۆم حازرێکت کە بۆی بەشداری بکەم ئیتر وا ئەگونجاکە بۆم ڕێک نەکەی وەڵام ئەم جاریان کە بەشداریم کرد دەقەش باسی ئەومان بۆ بکەیکە خوێنەری بەرهەمدار چ ڕۆڵێکی هەبوو لە ژیانی توە ئایا بەڕاستی ئەمە پرۆژەیەکی بەرهەمدارە و تۆ لە چ شتێکی زۆر زۆر ئیسفادەت کردووە چ قسەیەکت هەیە بۆ ئەو کەسانی کە بەشدار نین یاخود چ قسەیەکت هەیە بۆ ئەوانیشی کە بەشدارن مامۆستا بەڕاستی من زۆر ئەنی هەر سەرەتا ئەو بڵێ بابەتی ئەو پرۆژەی بەرهەمدارەکە خوێنەری بەرهەم هەموو جارێکە ڕێکلامەکانی بڵێ چۆن بڵێ دایان ئەنا کە بڵێکی کۆرسەکە دەست پێکە بەڕاستی خۆم حازرێکت کە بۆی بەشداری بکەم ئیتر وا ئەگونجاکە بۆم ڕێک نەکەی وەڵام ئەم جاریان کە بەشداریم کرد زۆر خۆم بەخۆش حەڵزم کە توانین بەشداری بکەم بەڕاستی ئێمە هەموو عنی من وەکو خۆم زۆر حەزم لە خوێندنەوەی کتێب زۆر حەزم لە فێربوون بوو بەڵام نەم ئەزانی چۆن ئەو ڕێچکەیە بگیرمە بەر بەڕاستی چۆن بڵێ وا لە خۆم بکەم کە بۆ ئەوی تر ڕێگە ڕاستەکە بگیرمە بەر و ئیتر واز چۆن بڵێ واز لە تەماڵەکە بێنم کە هەر شتێک بەخیاڵە بێ لە مێشکمە ئیتر بڵێ تەطبیقیکەم بیکەم بە عەمەلی نەم ئەزانی بەڕاستی لە ڕێگەی ئەم پرۆژی ئێوە وەم لێ هات کە بتوانم ئەو ڕێگایە بگیرمە بەر و بتوانم چۆن بڵێ دەست بەکار بم بۆ ئەوەی کە ببم بە چۆن بڵێ ئاواتێکم هەیە لە مێشی خۆمان کە بڵێ ئەو ئاواتە بگەم بۆ ئاواتە ئەویش
ئەوەیە کە بە کاتێکی کەم کتێبێکی زۆر خوێنمەوە بەڕاستی زۆر سوودمان لە ڕاهێنانەکانی مامۆستا بازیان وەرگێ بەڕاستی ئەو تەکنیکانەی کە جەناب باسی کرد لەموو دەرسەکانە هەمووی زۆرجێکی دەستخۆشیەوەی لێکردن کە بڵێ بتوانین ڕێگەی ڕاستەکەی خۆمان هەڵبژێرین و ئینشەڵڵا هەر هەمومان هەموو ئەو کەسانی کە بەشداری ئەکا لەم کۆرسێ ئەوی بەشداریشی کردووە بە نیەتێکەوە هاتووە ئینشەڵڵا هەر هەمووی نیەتەکەی بێتە دی و بتوانێت ڕێخوا ڕێگەی بۆ ئاسان کاتەوە ئێوەش ئاسانکاریتان کردو دەستان خۆش بێ من ئێستا لە ڕاستە لە ئەوە کۆرسەکەەوە تەواو بێ هەتا ئێستا لە ڕاهێنانین یعنی هەر ڕاهێنانەکەین بەڵام ئیتر لەمە دووە ئیتر بێتە ئەچینە بواری جێبەجێکردنەوە ئیشەڵا من ئەمویست فیدباکەکە دوای ساڵێکی تر بم یعنی چۆن بڵم لەم ساڵە بەهۆی ئەم کۆرسە و من ئەوەنە پێشکەوتنم بەخۆمەوە بینیوە ئێستا من هەر ڕاهێنانم کردووە ڕاهێنانەکان ڕاستە کردومەوە چۆن بڵێ تەمەڵیشم تیا کردووە بەڕاستی زۆر عنی ئیتر هەر کەسەوە پێی مەشغوڵەتی ژیانی خۆی نیتوانیوە هەموو بڵێ کاتبار بەڵام ئەمەوێ ئیتر لەمە دوات دەست پێ بکەم ماوەی ساڵێکی کە ئیشەڵڵا ئەو کاتە فیدباکی زۆر باشڵم ئەڵم لە ماوەی ئەم ساڵەیە کە لە فڵان ڕۆژە ئەم کۆرسم دەست پێ کردووە لە پایەوە من ئەوەنە کتێبم تەواو کردووە ئەوەنە عنی ئەو شتێک کە ویستومە جێبەجێ کەم جێبەجێم کردووە هەر ئەوەنە هەیە ئیشەڵڵا هەموو لای سەرکەوتوو بێت زۆر سپاس لەوە بکەی ئەزمموی خۆت مەمنون لەگەڵ خوێنەری بەرهەمدار و ئامۆژگاری چیە بۆ کەسانی کە بیانێ بەشدار بن تۆ خۆت کە بەشداریت کردووە چ شتێکی ئەم کۆرسە هەستەکەی شایەنی ئەوە بوو کە تۆ هاتی بەشدار بیت کورسێکی بەڕاستی بەرهەمدار بوو بەڕاستی بە ناوی خۆیە بوو بەرهەمدار بوو بەڵام من کەمێک لە سەتەرە هات کەمی تەمەڵی کرد لەبەرەوەی کە کاتێک بەشدامم یەکسەر ئەمتیحانەکان دەستپی کەمێک نەمتوانی بەباشی ئەو ڕێنام کەم بەڵام کە لە سەتە هەنێک ڕێنام کرد بەڕاستی بە کەمێک ڕاهێنان من گۆڕام یعنی بە شێوەیە گۆڕام کە بەڕاستی هەستم بەو گۆڕانە کرد چونکە کاتێک مرۆڤ چۆن بڵێن ئەچێتە ناو ئەو دنیا معرفی بەڕاستی کێشێکی زۆر گەورە لەو معریفە دەبینێت دوام شت لە کەمێک تەمرین کردو و ڕاهێنانکردن وەک ماسی گرنگ لات کە بە ئاسانی دەمتوانی کە ئەو شتەی نووسەر دەیلێت و ئەو شتەی کە لەو کتێبەکەدایە بە کەمترین کادوو بە ئاسانترین تەکنیک کە جارامتە بە ئێمەدا بیدوزمەوە بەڕاستی چەند بیڵم هەکە باسێک لەوە بکەی ئەزمموی خۆت لەگەڵ خوێنەری بەرهەمدار و ئامۆژگاری چیە بۆ کەسان هیوادارم توانی بێتمان بە کورتی و بە شێوازێکە پێویستکە مەسەرەن کەسێک کە بێ بەشداری کۆرسێ بکە ڕوونکردنەوەکانی دەستکەوێ ئێمە هەوڵمان ناکە بتوانین پرۆژەکە بناسیێنین جا ئەگەر کەسێک پرسیارێکی هەیە لەسەر خودی پرۆژەکە پێچێ مامۆستابازیان ئێستاکە لێرە ئامادە بێ مامۆستابازیان ئەزیەت کێشی دەست هەڵبڕیت ئەگەر کەسێ پرسیارێکی هەیە مامۆستابازیان لەوە چێ بتوانێت بە وردی زانیاری باتێر لەسەر کۆرسەکە بەڕێزان هەر کەسێک پرسیارێکی هەیە شتێکی هەیە توانێت دەست هەڵبڕێ یاخود ئەگەر کەسێ پرسیارێکی هەیە توانێت تایبەت بە خوێنەری بەرهەمدار بنووسێ سەرچاو مامۆستابازیان جان بەخێر بێت بەڕێستان دەکەمە هۆست مامۆستابازیان دەست خۆش سەلامەت بێ ئەو بەڕێزانش پێچێ پرسیاریان هەبێ لەسەر خوێنەری بەرهەمدار بەڕێستان دەتوانن وەڵام بنەوە باشە مامۆستا
إن شاء الله. مامۆستا بازیان فەرموو بەڕێزان هەر کەس هەر پرسیارێکی هەیە مامۆستا بازیان کە سەرپەرشتی خوێنەری بەرهەمدارەکە و دەرسی تیاڵێتەوە ئەتوان هەر پرسیارێکتان هەبوو بپرسن ئینشاءالله وەڵامەکەی وەربگرن. بەڕێزان بەخێر بێن. ئینشاءالله ئەگەر هەر کەسێک پرسیارێکی هەیە لە خزمەتای بە ئەم کاتتان بەڵێ باشی بەڵێ فەرید خان فەرموو. تان باش هیوادارم هەملایەک باش بن سەبارەت بەم خولە و بە سەرجەم کۆرسەکانتان دەستەکانتان خۆش بێ و هیوای بەردەوامیتان بۆ دەخوازم. من وەکو خوێنەرێک ڕۆژانە هەوڵ دەدەم زیاتر بخوێنمەوە لەبەر ئەوەی بە پێویستی دەزانم لە سەردەمی ئێستادا هەمیش وەکو مامۆستایەک دەمەوێتن بەردەوام هانی قوتابیەکانم بدەم کە بخوێنەوە و هەروەها بژنووسن. بەڵام زۆر جار بە تایبەت لە سەردەمی ئێستادا لەبەر نەبوونی کات هەروەها بەڕای من سۆشیال میدیا و موبایل کارێکی وایان کردووە کە ئێمە دەست لە بۆ موبایل ببین زیاتر لەوەی دەست لە بۆ کتابێک ببین. جاچ پێشنیارێک دەکەن بۆ نمونە من کاتێک موبایلەکەم لەلایە هەمیش کتێبێکم لەلایە چۆن وا لە خۆم بکەم زیاتر بەلای کتابەکەی دابچم مۆبایلەکەی فەرامۆش بکەم یان فکرم لۆ لای مۆبایلەکەم نەچیتن ئەم زۆر ئەو کێشەم هەیە هەتا ئێستا مناڵانیش بێگومان ئەو کێشەیان هەیە لەبەر ئەوە دەزانن بەکارهێنانی مۆبایلەکە سیرکردنی فیلمێک یان سیرکردنی شتێک ئاسانترە لە بۆیان لەوەی کتێبێک بخوێننەوە. وەی فێنی خان پرسیارەکە جوان بوو یعنی پرسیاری زۆر لە بەشدار بووانە ینی گرنگە ئێمە بزانین سپۆڕیەکەمان چێ وشیکەرێتی لەسەر ئەو مەزالە هەوڵدەی کتێب بخوێنینەوە زۆر گرنگە ینی ئەوەی کە دەخوێنیتەوە تێکەڵ بە کار و پیشەکەت بکەیت و هەوڵ بدەیت لە بواری کار و پیشەکەت بتباتە پێش و یەک لەو شتانەی کە گرنگە ینی منداڵ زۆر جار ئەو شتێکی ئەیبینێ ئەوە ئەکا ینی تۆ ڕۆژانە ئەگەر سەعات و نیوە مۆبایلت پێیە نیو سەعاتێک نیو کاتژمێرێک لەبەر چاوی مناڵەکەت کتێبێک بەدەستەوە بێ بخوێنیتەوە ئەمە یەکێکە لە خاڵە هەر سەرەکیەکان کە ئەو منداڵە ئەکرێ 120 پرۆگرامی بکات لەسەرەوەی حەزی بچێتە کتێب دوای ئەوە ئەکرێت ئەو کتێبانێکی کتێبی منداڵانن بە گوێرەی تەمەنەکەی لە بازاڕ یان بە تایبەت ئێستا کتێبخانەی پێشانگانی دەوڵەتی کراوەتەوە ئەتوانی بە گوێرەی تەمەنەکان کتێب بکڕیت و ئەو کتێبانە زیاتر وێنەی تێدا بێت وردە تۆ بێیت لەسەر ئەو کتێبانە ینی شاوانە پێشخەوتن شتێک چیرۆکێک بۆ مناڵە باس بکەیت وردە ئەمە بێتە بەشێک لە خولیای ئەو منداڵە ئەنی خۆی کتێبەکە بەدەستەوە گرێڵێ ئادەی شتێکم بۆ بخوێنەوە گرینگە ئەمە لە بنەڕەتەوە ئەگەر ئەوە بێ ئەگەر گەیشتینە بۆ نمونە گەورەتر تەمەنی 12 ساڵ و تەمەنی هەرزەکاری هەوانە بزانە حەز و خولیای ئەو منداڵە چییە بۆ نمونە حەز و خولیای ئەوەیە کە ئەوە ببینێت ڕۆمانێک لە شێوازی وەکو چیرۆکێک کە کەسێک چی بەسەر هات و چۆنە و ژیانی چیە و ئیتر تۆ زیاتر ئەو کتێبانە بۆ منە بێ سەرپەرشتانێکێکە لەم ڕۆمانانەی ئەکرێت دەستپێکێکی باش بێ بۆ منداڵێکی هەرزەکار و دواتر بۆ نمونە منداڵمانێ لە تەمەنی هەرزەکاری حەز لە بەرنامەی ئایتی و دیزاین و ئەوانەیە دەیان و سەدان کتێبمانێ لەسەر ئەو مەجالە تۆ توانیت لەگەڵ خۆت بیت و ینی ئەو کتێبانەی لە پێشانگانی دەوڵەتی هەیە بیبینێ و هەندێک لەوانە هەڵبژێت و هاوکاری لە خوێندنەوە وردە ئەمە ینی خاڵێکی زۆر ئیجابیە کە ئەو منداڵە لەسەر حەز و خولیاکانی لەسەرتا دڵنیا بن لەوانێت دەکتێبی یەکەم حەزی بۆ دروست نەبێت بەڵام بە تێپەڕبوونی کات باوەڕ بکە من لەوانێ بەڕێزی شتا توێژەی غەڵەت نەبووم من لە قوتابخانە و قوتابی کە دەکتێبی خوێندبێتەوە زۆر جیاوازە لەگەڵەوەی کە هیچی نەخوێنبێتەوە دەکتێ پەرهیز ناکە ینی قسەکردنی جیاوازە ینی بۆ نمونە تەسەڕوفاتی جیاوازە سلوشی جیاوازە شێوازەکانی پرسیار کە دیکە قسەکردنی جیاوازە این بەدە کتێب ئەو کوێ گۆڕانی بەسەردا تۆ بەس لەگەڵی هاوکار بە ئەوەی چەند کتێبێک بخوێنە تۆ بە تێپەڕبوونی کات زۆر فەڕق دەکات دوخوازم پەیامەکە گەیشت بێن بودن تۆزێک سەوتیشم خراپە هەوڵدەدەم بە کورتی جواتاندەمەوە بۆ مەجالیش بڕەخسێنم بۆ ئەوانەی تر کە ئەگەر پرسیارێکی لە خزمەتە بەڕێزان چیتە پرسیاریەوە دەست بەرز کاتەوە ئینشەڵڵا بەپێی کات جواب دەدەینەوە دەست خۆشکێن خان پاسیرێکی کۆمنتەکان بکەم بزانم چیمان هەیە
ئەم بەڕێزاڵێ ئەگەر من بەشدار نەبووم لە پرۆژەی خوێنەری بەرهەمدار و لە چالاکردن خۆی هەریەکە و گرنگی خۆی هەیە پرۆژانە پرۆژەی خوێنەری بەرهەمدار تایبەتە بۆی کە تۆ ئەگەر قوتابیەکی ئەتەوێت بخوێنیتەوە و کتێبەکان بە شێوە ئەکادمیەکەی بە تەکنیکی خۆی فێر ببی بێزاری کەمتر بێتەوە لە کاتی خوێندنەوە بزانی چ جۆرە کتێبێک دەخوێنیتەوە چۆن ئەو کتێبانە هەمژێری کە لەگە حەز و خولیاکانە دەگونجێتەوە ئەو کتێبانە کە پێویستی بە خوێندنەوەی قوڵ هەیە بیراسە هەیە ئەو کتێبانەی کە زانستی تۆ قوتابیی زانکۆی چۆن لە ساڵی یەکەم تا ساڵی چوارەمە خوێنیتەوە بۆ دوای زانکۆی سەر ئەوانەی کە خوێندی تۆ بگتە سیڤیەکی باش بۆی کارت دەستپێ و تۆ ئەگەر مامۆستای چۆن بتوانیت ئەو کتێبانە ینی یارمەتی دام پرۆگرامە لە هەڵبژاردنەوە کتێبانە کە لەناو پۆل یارمەتی بدا بۆ قوتابی زیاتر گوێ لێ ببێ و سیمینارەکانت کاریگەرتر بێ قسەکانت کاریگەرتر بێ لەم پرۆگرامە یارمەتی هەموو تاکێک دەدرێت تەنانەت بە قوتابیانی پۆلی 12 و 10 و 11 شەوە ئێمە قوتابی پۆلی دەیان 11 یان 12 ئەڵێن لەسەر کتێبی کیمیایەکەت ڕاکە لەسەر کتێبی ئەدەبی کوردیەکەت ڕاهێنان بکە دوای ئەوەی کە ڕاهێنان دەکات بەتایبەت لەو 50 ڕۆژەی فێریەوە دەبێت کە پێشووتر ئەگەر بە 10 ڕۆژ کیمیای تاواکو ئێستا بە 8 ڕۆژ تەواوی یعنی ئێمە ڕێگر نابین لەوەی کە تۆ ئەکەوێت بۆ چ پسپۆڕیەک یان بۆ چ بوارێک خێرا خوێندنەوە پرۆژەی خوێنەری بەرهەمدار بەکاربێنی ئێمە شتەکانمان زۆر گشتگیر کردووە تەنانەت قوتابیێکی پۆلی حەوت ئەتوانێت ئیسفادە لەم پرۆگرام بکە و مامۆستایەکی زانکۆش لەگەڵمان بووە کە بۆ دیراسە و توێژینەوە ئیسفادەی لەم پرۆگرام و پرۆگرامی چالاکردنی گەشتی شتێکی ترە و بابەتی ترە وەکو باسم کرد بۆ هەرزەکار ئەو سوودەی هەیە کە ئێمە یارمەتی دەدەین لەم پرۆگرامە ئەگەر بۆ نمونە پرسیاریەوە بکەین یارمەتی دەدەین لەم پرۆگرامە کە چۆن حەز و خولیاکانی بدۆزێتەوە چۆن کتێب هەڵبژێرێت چۆن کاتێک کە شتێک دەخوێنێتەوە بێزار نەبێت چۆن خوێندنەوە ببەستێتەوە بە بابەتەکانی قوتابخانە چۆن ئەو حەز و خولیایەکی هەیەی ئێستا ئەی خوێنەوە وەکو پاسکل سواری وەکو هەر شتێکی تر یاسایە تەکنیکە ئەگەر تو یاساکان و تەکنیکەکانی نەزانی لەوانەیە بەداخەوە کەسانێکمانی سێ 4 ساڵە خوێنەوە بەڵام ئەڵێ خۆزگە بە هەموو تەمەنم کتێبێکم نەخوێن ئێمە ئەمانەیە بەشدار بوو لەوە بپارێزین کە تۆ لێ ئێستاوە سکەی خوێندنەوەی خۆت بدۆزیتەوە لەسەر ئەو سکەی بڕۆیت قەت نەگەیتەوە قۆناغی بڵێ خۆزگە بە هەموو تەمەنم کتێبم نەخوێن ئێمە تەنانەت لەلایەن ئەلکترۆنیش ئێستا کلااودمان هەیە چاجیپیتیمان ئێمە هاوکاری بەشدار بوو دەبین کە چۆن بتوانێوانە بەکاربێنی بۆ وەرگرتنی زانیاری چۆن بتوانێت ینی ئەوەی کە باز دەکرێت دوای ساڵی 2035 سەدا ئەو پیشانەی کە ئێستا هەیە نامێنیا لەگەڵ ئەنتەرنێتێک هەڵ دەکرێت ئێمە هاوکاری بەشدار بوو دەبین بۆ ئەوەی کە بتوانێت لەگەڵ ئەو گۆڕانکاریانە خۆی بگونجێنێت یعنی سەدا سەرمایه‌دارەکانی جیهان ساڵانە 30 هەتا 45 کتێب دەخوێنەوە بە پێی توێژینەوەکە سەدا و زانیاریانەی کە دەستمان دەکەی لە ڕێگەی کتێبەکانەوە ئێمە دین ئەمانە ئەخینە ناو پرۆژەی خوێنەری بەرهەمدار و ئەزمموی دەیان ساڵ ئەکەینە بابەتێکی جوان خۆشببختانە لە سێ گروپی پێشووتر یعنی لە فیدباک زیاتر لە سەڵانەوەتمان هێنا ئەمە جێگای دڵخۆشیە ئەنی تێیدا بۆ قوتابی بۆ پۆلی هەشت بووە بەشداربووشمان هەبوو مامۆستای زانکۆ بووە کورد بووە لە زانکۆی نیوزدەندا هەردووشیان بەیەکەوە ئیسفادەیان ئەو لە بووە بابەتی خۆی وشیان لە بابەت زاوەیەکی گرنگەم پرۆگرامە سەدا هەشتای ڕاهێنان تۆ کتێبێک بەدەستەوە دەگری ڕاهێنان ئێمە قسە ناکەین زۆرترین تەکنیک ڕاهێنان چۆن ڕاهێنان بە چاوەکی چۆن ڕاهێنان پەنجە بەکاربێنی بۆ خوێندنەوە چۆن تەرکیزت باش تێگەیشتنت باشتر بکەیت لەسەر ئەو کتێبێک کە لە بەردەستتدا ئیتر کە تۆ فیدیۆ تەکنیکانە بوو دوایی زۆر شت لە تۆدا دەگۆڕێت ئەکید مامۆستایەوارێکە کە لە مامۆستایە باشەکانی ئێمەش خۆشحاڵین بۆی کە لە تیمی ئاوات ئەکادمی ڕازینە لە میاخانەوە شتی ووسیوە ئەم بەڵێ دوایی مامۆستایەوار خۆی لێرە لەوانەیە دوایی ئینشاڵڵا پێویستیتان پێ زۆر سوپاس موژدەرخان سوپاس دەکەین سوپاس بۆ تێچوونەکەت موژدەخانێکی کە لە بەشداربووەکانمان دیارە کۆمنتێکی نووسیوە سەرماوەتە دەستا خۆش بێ مامۆستا ئەکید یعنی بۆ مەوزوعی کتێبی گەشە پێدان و کتێبی دەرونی ئەمە خۆمان دەروون ناسین ڕێنمایی پەروەردەی دەرونین تاواکو دۆ زانکۆی سەلاحەدین هەر توێژینەوەکەشم لە زانکۆی سەلاحەدین بەشی ڕێنمایی پەروەردەی دەرونی لەسەر خێرا خوێندنەوە بووە
ئەکید سوود وەردەگیری لە کتێبە دەرونیەکانی تۆ توانیت بە کاتێکی کەمتر کتێبی زیاتر بخوێنیتەوە بۆ لە کتێبی گەشە پێدان تۆ ئەتوانیت ئەو پسپۆڕێ بدۆزیتەوە کە کام کتێبانە تایبەتن و لە بابەتە دەرونیەکان پشتی پێ بەستی من لە دەروونزانی ئێستا بەگشتی ناخوێنەوە بەڕاستی ئەو کتێبانێک کە پەیوەندی بە پرۆسە عەقلیەکان و هەیە بە تایبەت لە مەجالی زیرەشیە لە مەجالی زەهایمەرە تێگەیشتنە بیرهێنانەوەیە بەس ئەو مەجالانە دەخوێنەوە تۆ نان ڕێگەی ئەو پرۆگرامە هەردانا فێریەوە دەبی کە ئەو ئاراستەی بدۆزیتەوە کە چی بخوێنیتەوە کە بەشداربوو هەیە ئەگەر تۆ پرۆگرامێکی وای نەبینی بەلاوانێت 10 ساڵان بخوێنێتەوە تاوەکو دەگات ئەوەی کە بزانێت لەسەر چ بابەتێک بخوێنێتەوە بەئەکید بۆ قورئانی پیرۆزی سوودی باشیە بە تایبەت بۆ تەفسیر بۆ ئەو کتێبانێکە لە بواری دینین تۆ دەوێت پەرە بە خۆت دێ لەو مەجالە ئێمە ئەکید لەو مەجالە ینی بەشداربوومان هەیە فیدباکی هەبووە گەرویست بە تایبەت بۆتی دەنێرم کە باسیەوە دەکات لەگەڵ گروپێکی تحفیز ئیشمان کردووە کە من ئەو پرۆگرامم بینیوە ئەوان پێیان سەیر بۆ کە من ئەو گۆڕانکاریم هەبوو توانێت بەشداری پرۆگرامێکی وام کردو ئەکید پێویستی کرد ئینشاڵڵا دوایی ئەو بەشدار بۆتان پێ دەناسین وەڵاهی خێرا خوێندنەوە و یان پرۆژەی خوێنەری بەرهەمدار قەنەعەتمان وایە لە تەمەنی 12 ساڵیەوە گونجاوە تاوەکو تەمەنی 72 ساڵ و زیاتریش وەکو مۆبایلێک وایە ئایفۆنێک چۆن ئەتوانین قوتابیەکی پۆلی 12 بەکاری بێنەوە و کەسێکی 70 ساڵی بەکاری بێنێ لەبەرچی لەبەرەوەی ڕاهێنانە تەکنیکە تۆ ئەو تەکنیکانە بەکاردێنی ئیتر ئەتوانیت سوودی لێوەربگری بەڕێزان کێشەی دەنگم نییە ببورن ئەنی لەوانە دەنگەکەم تۆزی خراپێ بەس هەمووی دەگات دەنگەکەت کایە لە کۆمنت بۆم بنووسن نەوەکو کێشەیەکەوێ باشە زۆر باشە دانەدانە جوابی ئەم کۆمنتانەشە دەمەوە بەڕێزان باشە باش باشە وڵی هەردووچیان سوودی هەیە ئایا چالاکردنەوە یان پرۆژەی خوێنەری بەرهەمدار کامیان سوودی زیاترە هەر یەکە و بەڕێچکەی خۆی گەر لە من بپرسی ئێمە ڕاهێنەری پرۆژەی خوێنەری بەرهەمداری پێم وایە خوێنەری بەرهەمدارێکی پێ لەو پرۆژانێ کە ئەتوانی لە پۆلی 12 سوودێکی زۆر باشی لێوەربگری بە تایبەت بۆ ئەو سێ مانگەی کە ئیزن بدرێتەوە لەوانەیە تۆ ئەگەر پرۆژەی خوێنەری بەرهەمدارە دەبینی بێت توانیت پێداچنەوە بەڵام بە گرنتی ئەگەر تۆ هەر پێنج هەفتەکە بەشدار بیت و ڕاهێنانەکان بکەیت و دوای دووسێ مانگ دوای ئەم پرۆژەیە تۆ ڕاهێنانەکان بکەیت لەسەر کتێبەکانی خۆت دڵنیات دەکەمەوە ئەوەی کە تۆ بە سێ مانگ پێداچنەوەیەکەی ئەتوانیت دوو پێداچنەوە وقەنەعەتشم وایە قوتابی زۆرترین پێداچنەوە کە لە پۆلی 12 باشترین دەرەجە دەهێنێت یعنی چەند پێداچنەوەی زیاتر بکەی بۆ پۆلی 12 تۆ نمرەی باشتر دەهێنیت بەڕێزان توان دوایی لەسەر سدێبار معلوماتان دەدەمێت خۆشی لێرە ئێرە دوای زانیاریتان پێ دەدەم بەڕێزان ئەوەندە کۆمنتەکان دووبارە نەکەینەوە زۆر باشە گەر شتێکی پەیوەندی بە ڕۆژەی خوێنەری بەرهەمدارەوە هەبێ بە هاوکاربین تکیامە هەڵسە چۆن بزانم ئێمە بەڕێزان بەچی ئەزانی کە تەرکیزت خاوەیان ئێمە لە سەرەتادا ڕاهێنانێک دەکەین کە خێرایی خوێندنەوە بۆ نمونە 100 لە دقیقدا 80 لە دقیقدا چەند کەمتر دێت تەرکیزت خاوترە وە چەند لە دقیقدا وشەی زیاتر بخوێنی تۆ تەرکیزت باشترە ئەمە یەکێکە لەوانە تێگەیشتنت بۆ نمونە لە خوێندنەوەی بابەتێک تەنها 120 لێدەبیت نیشانەی وێت خاوە دوای بە تێپەڕبوونی کات تۆ تێگەیشتنت بەرز دەبێتەوە بۆ 160 بۆ نمونە بیرهێنانەوەی ژمارەی وشەکانە دەبێت 200 لە دقیقدا ئەمە یەکێکە لە هەڵسەنگاندنەکانی ئێمە بۆ ئەوەی کە بزانین تەرکیزت خاوە چۆن بتوانانی بەرزت بکەیتەوە خۆی کۆرسەکە 132,000 بەڵام داشکاری بۆ کراوە بە 99,000 و ماوەیەکی کات لەوانەیە هەفتەیەکی تر بەردەوام بێ وە نزیکی 15 کەسێک ماوە و لە ئێستاوا دەستی پێکردو تقریبا نیوەی
بەشداربوو ناوی نووسیوە و کەوتۆتە ناو گروپەکانەوە ئەکید ئەی فرسەتێکی باش ئێستا ئەو کاتی و داشکانەوە جگە لەوە ڕۆژانە سەعاتێک تا ساعت و نیوە ڕاهێنان کە من دڵنیات دەکەم بۆ خێرایی خوێندنەوە چەندە دەبێتە دوێندا تێگەیشتنە چەندە دەبێتە دوێندا و ئەگەر گلەیتە بوو لەو قسێ ئەو کاتە ئێمە قسەیەکی تر دەکەین لە کۆتایی پرۆگرامەکە ڕۆژانە 1 ساعت ڕاهێنان کەوت لە زوومەکانیش ئامادە بە ئەمە دوو مەرجی سەرەکی بۆ دڵنیا بە دوای 5 هەفتە گۆڕانکاریی باشە بینیت لەم پرۆگرام دەستی ئەوش خۆش بێم ئەوەستە بەزیات وەڵاهی ئەگەر تۆ بتوانی لە زیندەزانی بەڕێز ئیمان خان ئەگەر تۆ بتوانی سەروی 200 بخوێنیتەوە لە دقەیەکدا خۆت کات بگرەوە بە لاپەڕەیەکی زیندەزانی ئەگەر پێشووتر نەتخوێن بێتەوە ئەبێ نەتخوێن بێتەوە ئەنی بابەتەکانی ئاخری ئەگەر 200 بخوێنیتەوە لە دقەیەکدا باشە باشە کە بابەتێکی زانستیە وە سەروی 200 بێ بگاتە 250 دڵنیا بە تۆ ئەگەر 250 لە دقەیەکدا بخوێنیتەوە بابەتێکینە دڵنیا بە نمرەی پۆلی 11 لە 80 کەمتر نیە یعنی زۆر جارە دیراسی دەکەم و قوتابیانێک کە سەروی 200 دەخوێنەوە لە دقەیەکدا هەڵسەنگاندنیان بۆ دەکەم هیچیان لە 80 کەمتریان نییە معدلێ بەڵام ئەوانەی کە خوارد 100 یان 120 دەخوێنەوە لە دقەیەکدا بڕۆ سەیریان کەم عەدەلیان 70 کۆنمرەکانیان لە قۆناغەکانی پێشووتر 65 75 ئەوە جوانتری بەڵگەی هەموو جارێ بەکردداری لە پۆل دەیکەم قوتابی ئەڵێ مامۆستاوانێت تۆ خێرا بخوێنیتەوە تەرکیزت دەشێ ئەڵێم کوا چێ لێرە تاقیکردنەوەیان پێەکەم ئەوانەی کە 200 خوێندێتەوە لە لایەکدایان دەرم ئەوانەی 100 لە لایەک سیر دەکەی دوو هێندە فەرقیان یعنی هەر ئەوە باشتری بەڵگێ نرخیان پرۆژەیەکو باسمان کرد ئێستا 99,000 و هەفتانە سێوانە دەخوێندرێ شەمان و دووشەمان و چوارشەمانە هەر جاری کاژمێر و نیوەکە بەشێک لەوانەکە مامۆستا ئاوا دەیڵێتەوە بەشێکی ئێمە دەیڵێنەوە باشە بەڕێزان بەڕێزان وردە خەریکە کۆتایی پێدێنم لە میاخان ئەگەر ئەو کۆمنتانە تەواوی زۆر باشدە ئەمە ئەو پرۆگرامە لەلات دەمێنێتەوە ئاسوودەخان ئەمێنێتەوە لەلات و ئەتوانی بۆ ساڵێک 2 ساڵ لەلات ئەمێنێتەوە بەڵام لە دوای پرۆگرامەکە نەخێر ڕاهێنانت پێویست تەنها ئەوە پێویستە کە ڕۆژانە 20 خولەک 30 خولەکدا بنی بخوێنیتەوە و ئەو بەردەوام بە دوای 6 مانگ خوێندنەوە دەبێتە خوو و ڕۆژ بە ڕۆژ زیاتر گەشە دەکەیت لە یەک دەقەدا سەروی ئەگەر 100 خوێنەرێکی خراپی 150 لاوازی 200 باشی سەروی 250 تقریبا خوێنەرێکی لە باشتری و بگاتە 300 تقریبا 300 بۆ 350 خوێنەرێکی خێرای بگاتە 600 وشە ئەوانە خوێنەرێکی ئاستی پێشکەوتوی لە خێرا خوێندنەوە ئەکید بۆ لە بیرچوونەوە یەکێک ئەمجێخان بۆ لە بیرچوونەوە باشترین شت پرۆژەی خوێنەری بەرهەمدارە لەبەرەوەی لەوانەیە هۆکاری لە بیرچوونەوە بەدەنگ خوێندنەوە بێ خاو خوێندنەوە بێ لە بیرچوونەوە بێ ئێمە هەموو تەکنیکانەمە زیاتر لە 100 خومانەیە لە خوێندنەوە زیاتر لە نیوەی ئەو خوانە تەرک دەکەین بۆ نمونە بەکارهێنانی پەنجە ئێمە پەنجە بەکار نایەنین یەکەم جار ئێمە فیدیۆ دەکەین پەنجە بەکاربێنی خێرا بخوێنیتەوە خێرا وشەکان بسپێری بەیاد بیرخۆتی بێنیتەوە ماین مەپی بۆ دروستکەیت ینی هەموو ئەو تەکنیکانەی کە گرینگە و پێویستە ئێمە هاوکارت دەبین بۆ ئەوەی ڕێگریکەی لە بیرچوونەوە ڕێگریکەی لە بێزاربوون زۆر باش مامۆستا خوا حەفیست بێ ئەم باسم کرد بەڕێزان ڕۆژانە پێویستت بە کاژمێرێک بۆ کاژمێر و نیوەک هەیە و ئەگەر کەمتریش بیکەی هەر ئیسفادە دەکەیت تەنانەت کاژمێرێکی 35 خولەکی ئیسفادەی زۆر باش دەکەیلانی کەم دوو هێندە خێرای خوێندنەوە تەرکیزت زیاد دەبێت هەر بەشدار بووە کە لێرە لەگەڵمان بەشدار بۆ کەسی هێندە خێرایی زیادی کردووە تێگەیشتنی زیادی کردووە دڵنیا بن ڕۆژانە لە کاژمێر و نیوەک زیاتر ڕاهێنانی نەکردووە بۆ ماوەی 5 هەفتە ئیتر ئەو گۆڕانکاریە گەورەی بینیەوە بینیتانێکێک لە بەشداربووان گەیشتووە تا 700 لە دقیقدا دوای فیدباکیشمان داناوە سەیری فیدباکەکەی کرد ئەکی دوایە مامۆستا ئێوارێکێکە لە مامۆستای بە توانایەکان
لەلای ئێمە بەڕێزان. خۆی گوێگرتن لە پۆلدا پەیوەندی بە ئاتێنشنەوە هەیە. یەکەم جار چۆن ئەتێنشنت باش دەکەی، واتە سەرنج، دوای ئەوە تەرکیز، دوای ئەوە تێگەیشتن، دوای ئەوە بەیادسپارن، دوای ئەوە بەیادهێنانەوە. ئێمە هەموو ئەو بابەتانە ئیشی لەسەر دەکەین بەڕێزان. ئێمە ئەو نزاخان ئێمە ئێستا ئەڵێ چۆن ئەو مەجالە بێ، بەڵام بە تێپەڕبوونی کارکەڕاهێنان کرد لەگەڵ ئێمە ئەکید ئەو گۆڕانکاری یابینی ئێستا لەوانەیە بڵێ چۆن ئەو شتە دەگونجێ، بەڵام هەموو ئەوانە پلانی بۆ دانراوە و ئەژگەیت بۆ قۆناغی کە هەموو شەکە نانەخۆ نایژمێری یەکسەر و شەکە. ئێمە تەکنیکمان هەیە تۆتوانێت بە کاتێکی کەم ئەمانە بژمێت. بەڕێزان لە کۆتایی ئەم مانگە دەست پێ دەکات و ئێستا ئەو داشکانە هەیە لەوانەیە کاتێکی کەم بێت. ئەوەی پێویستی توانێت پەیوەندی بۆ مامۆستا ئومێدەوە بکە بۆ بەشداریکردن لە ئەمڕۆوە فرسەتە. بەڕاستی ئێمە جێگای چەند کەسێک ماماوە و کەسانە پڕ بێتەوە ئەو داشکانە لەسەری نامێنێت. زۆر باشە وەسە دێوار جوابیدا ئینشاڵڵا لە مەجالێکە پێویست بوو هەر کەسێک ویستی جواب بداتەوە. وەسە دێوار لە شتان ساغ بێ بەڕێزان، هەر کەسێک کە پێویست دوای دەتوانین ئەکاونتەکەی بدەین بە بەشدار. ئەکید یعنی تۆ توانیت لەم پرۆژەیە، ئەم پێم وایە هەم پرۆژەی چالاکردنی مێژێک لەگەڵ پرۆژەی خوێنەری بەرهەمدار تەواوکەری یەکن ها. یعنی تۆ ئەگەر چالاکردنی مێشت بینیوە و ئاستی یەک و دوود بینیوە، ئەوەی کە گرینگە ئەگەر پرۆژەکە بۆ نمونە تۆ چالاکردنی مێشت بینیوە ئەتەوێت شتێکی ببینی بۆی لەسەر ئەو وەکو پلان بی وەکو پلانسی پرۆژەیەکی تر ببینی. ئەمە زۆربەی ئەو بەشداربوانێک کە لە چالاکردن قسەیان کردوتیانە مامۆستا بەڕاستی ئەگەر ئێمە لە چالاکردن 150 گەشەمان کردێ بەهۆی پرۆژەی خوێنەری بەرهەمداریش و ئێستا 150 گەشەمان کردو. ئەمە قسەی بەشداربوانە، فیدباکی بەشداربوانە. ئێمە زیاتر لە نیوەی بەشداربوانمان ئەو بەشداربوانن کە چالاکتریان بینیوە چالاکردنیان بینیوە سراتونەتە پرۆژەی خوێنەری بەرهەمدار بینیویانەوتیانە مامۆستا بەجددی ئەبوو زووتر یانی ئەمە پێم پێشنیاریەوە دەکەمەوەی کە چالاکردنی بینی یەکسەر دوای دوسێ هەفتە ئەم پرۆژەیە بدینێ بۆ ئەوەی بێکەوە. من زۆر دەڵێن گۆڕانکاریکی ڕوودەدا کەسێک کە بتوها ئەو کەسانە زۆر کاریگەرن زۆر سەرکێشن هەتا گۆڕانکاری لە خۆیاندا دروست نەکەن واز لە شتێک نایەن. ئەکرێت ئەمە یەکێک بێ لەوان. ئەکیدەوە ڕاستەوخۆ بوو نەوانەکان هەم ڕاستەوخۆی هەم دادەنرێتەوە بەڕێزان لە ئەپلیکیشنەکەی پرۆژەی خوێنەری بەرهەمدار. بەڕێزان دەستان خۆش بێ، سوپاس بۆ دەرفەتە. من جوابی هەموو کۆمنتەکانم دایەوە و ئینشاڵڵا هەر شتێکی تر هەبوو ئێوە توانن فرسەتە. بەڕاستی ئەم پرۆژەیە کۆتایی ئەم مانگە دەست پێ دەکات لەوانەیە ینی گروپی پێنجەم و ئەوانە ئەم فرسەتە نەبێنێ ئەم داشکانە نەبێ دڵنیا بن ئەمەی کە لە گروپی چوارەم دەکرێت زۆر جیاوازەوەی کە لە گروپی سیەم کراوە شتی نوێمان ئامادە کردووە بابەتی جیاوازماندانەوە وەستا ئاوات فۆتۆ ڕیدینگ دەڵێتەوە کە کۆڵێک بابەتی پڕ مانا پڕ لە زانیاری کە حەچی بربەست هەیە لە مەجای بێزاربوون لە خوێندنەوە لە بیرچوونەوە نەزانی چ بابەتێک هەڵگێری بۆ خوێندنەوە چۆن لە پسپۆڕەکەی خۆت بەریتە پێش لەو مەجالە زۆر هاوکارتان دەبێت. ئێمەش ئەلفوبێ خوێندنەوە فێر دەکەین کە چەند خویەک هەیە زیاتر لە 100 خو هەیە وا لێ دەکات و بێزاری لە خوێندنەوە، وا لێ دەکات و تااقەتی خوێندنەوە نەبێ، وا لێ دەکات کە تۆ نەزانی چ کتێبێ بخوێنیت، وا لێ دەکات کە کتێب بکڕی لە پێشانگا لە ماڵەوە فڕێدی نەیخوێنیتەوە. هەموو ئەو خوانە کە هەنە و خراپن ئێمە هەوڵ دەدەین بەشێکی زۆری ئەو خوانە تەرەکتی بەڕێزان ببوورە سەڵتیشم باش نەبوو ئینشاڵڵا توانیمانە پەیامەکە بگەێنی. سوپاس کاتێکی خۆش و سەرکەوتوو بن. ئینشاڵڵا لە زووترین کات گروپی نوێمان دەست پێ دەکات و خۆشحاڵ دەبین بەشێک بن لە بەشداربووان و نیاز بن ئینشاڵڵا هەرچی توانامان هەبێت لەم گروپەیە بۆی کە هەوڵ بدەین زۆرترین خوێنەری سوادە بکە و زۆرتری ڕاهێنان دەخینە بەردەستی بەشداربووان. سوپاس و کاتێکی خۆش بەڕێز.